سەدا 21 عێراق لە خوارهێڵی هەژارێوەن. ئەمە بەپێی ئاماری فەرمی وەزارەتی پلاندانانی عێراقە. دەمەوێت گوزەرێک بە نێوێچێک لە بازاڕەکانی کەرکووکدا بکەم. دیمەنی بێکاری و هەژاری و چۆنێتی ژیان گوزراندنی خەڵک بخەمە ڕوو. ژیان قورس بووە بەڕاستی، بەڵام ئاوردانەوە نیە لە خەڵکەکە، ئاوردانەوە نییە. تۆ تەمەشای ئەم خەڵکەکە لێرە، ئەم هەموو گەنجە بدەست بە تاڵە، ئەم هەموو خەڵکە بێ ئیشە. بەڕاستی ژیان زۆر زەحمەت بووە بۆ ئەو کەسانەی ڕۆژانەی خۆیان پیا بکەن و بیخۆن، بۆ ئەوانە زۆر زەحمەت، زۆر زۆر طبعاً وەڵا هەژاری لە 90 زیادی کردووە، نەک کەمش ناکە، ڕۆژانە زیادەکە. لە کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە کرێکارێکمان بینی ژیانی خۆی و 5 منداڵەکەی لەو عارەبانەیەی دەستیدایە. ئەمە نمونەیەکە لە ژیانی هەژاران. بازار گشتی فەقیرە، ئەم سەیری کە ئەم لە بڕۆ حتا لە خوارەوە هەمووی عینە. باشە سەبەبی چییە؟ والله سەبەبی چییە؟ سەبەبی دەوڵەتە. دەوڵەتە سەیری کە مواد ئەیدا لەگەڵ تەمونیە تعین. ئێستا من خەڵ کەرکووکم 50 ساڵ عمرم، عەرزم نییە حتا ئێستا. ئیشی چییە؟ ئیشم چییە؟ ئیشم حەمالیە. مەمە مناڵ و باشە تۆ خێزانەکەت چەند مناڵت لە ماڵەوە؟ 5 مناڵ. قورس نییە؟ هیچم نییە. لە هەندێک پارێزگای عێراق ڕێژەی هەژاری گەیشتۆتە سەروی 150. کەمترین ڕێژەش لە پارێزگای بەغدایە کە 10%. هەرێمی کوردستانی هەژاری تێیدا تەنها 6%. نسبة الفقر في العراق تقريبا 21.5 أو 21%. دەتوانین بڵێن ڕێژەی هەژاری لە عێراق نزیکەی لە 121. لە ئاستی پارێزگاکان پارێزگای موسەنا زۆرترین هەژاری تێدایە بە ڕێژەی 52%. پارێزگاکانی تر وەکو دیوانی و زیقاریش بە ڕێژەی 48%. پارێزگای نینەواش بە ڕێژەی 38% هەژاری تێدایە. کەمترین ڕێژەی هەژاری لە بەغدادە کە ڕێژەکەی 10%. پارێزگای بابلیش ڕێژەی هەژاری تێدایە 11%. هەرچی ڕێژەی هەژاری لە ناوچەکانی هەرێمی کوردستان نزیکەی 6% تۆمار کراوە. بە ڕێژەی گشتی لە پارێزگاکانی تری عێراق ڕێژەی هەژاری لە نێوان 10% بۆ 20%. ئەو ڕێوشێنانەی کە پێشێر لەلایەن حکوومەتەوە جیرانە بەر بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری نەیانتوانی ئامانجەکەیان بپێکن. بۆیە لە ئێستادا پێویستە ڕێوشێنی نوێ بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانیشدا. کارۆن محەممەد کورسان نیوز، کەرکووک.